ئازیزان دووبارە لەگەڵتانم بۆ بەشی دووەمی بەرنامەی یادی 33 ساڵ لە جینۆسایدی هەڵەبجە. بۆ ئەم بەشەیان هاوڕێی ئازیزمان کاوە عومەر کە هەر خۆی چالاکێکی سیاسیە و یەکێکە لە ڕزگاربووانی جینۆسایدی شاری هەڵەبجە. هاوڕێکاوە بەخێر هاتی، سوپاسی ئامادەبوون تەکەم لە بەرنامەکەیە. هاوڕێکاوە دەنگت نایە، زەحمەت نەبێ ئەگەر دەنگەکە لای خۆتەوە بکەیتەوە. زۆر سوپاس بۆ دەرفەتەی پێتانان، سوپاس بۆ تۆ هاوڕێک بۆ بۆ تەلەڤیزیۆنی هیوا. خۆشحاڵم لەگەڵتانم. سڵاو ڕێزم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی هیوا شێلار کوێیەکەن. ئومێدوارم فرسەتیانە بێ بینەر و بیسەرمان. زۆر سوپاس بۆ تۆش بۆ ئامادەبوونت. هاوڕێکاوە پێم خۆشە سەرەتا تۆ یەکێکی لە ڕزگاربووانی 16/3/1988 جینۆسایدی هەڵەبجە، ڕۆژی تاوانی گەورەی بەرامبەر بە شاری هەڵەبجە. ئەوەندەی کە خۆت ئامادەیت هەیە، ئەوەندەی کە خۆت پێت ئەکرێ لێرەیە، پێم خۆشە ئەو ئەزموونەی ئەو کاتەی خۆت لەگەڵ بینەرانی کەناڵی هیوایە باس بکەیت. تۆ چیت بینی، لەکوێ بووی، بارودۆخەکە چۆن بوو بەلاتەوە؟ ڕاستیەکەی لە پێشە ئەوە بڵێم ئێمە هێشتا وەکو ماڵی خۆمانیان، وەکو ئێمە لە هێشتا تەپوتۆزی ماڵە ڕووخاوەکەمان کە ساڵێک تقریبەن زمانی پێش لە کیمیابارانی هەڵەبجە لە گەڕەکی کانیاشخان لە دوای خۆپشاندانی خەڵکی هەڵەبجە لەو کاتە کە دژ بە بارکردنی دیهاتەکان هاتە ئاراوە، هێشتا تەپوتۆزی ئەو خانوانە نەنیشتبووە. بڵێم هێشتا کارەساتی زیندە بەچاوکردنی ئەو 70-80 کەسەی کە بە بریناری و دەستگیرکراوەکانی خۆپشاندانەکان لە هەڵەبجە لە پشتی هەڵەبجە ناشتبوونیان و زیندە بەچاویان کردبوون. هێشتا بڵێ ئاسەواری ئەم دڕندایەتی حیزبی بەعەز لە زەینی ئێمە هەر ئەسوڕایە و هەر هێشتا تەپوتۆزەکەی نەنیشتبووە. بەڕاستی بەشێکی زۆری خۆت نازانم ئاگاداری ئەوە بیکە کە ڕەچێکی گەورەی هەڵەبجە کە ڕەچی کانیاشخان بوو لە ساڵی 87 هەمووی خاپوور کراون بە TNT تەقێنرایەوە لە دوای خۆپشاندانانی کە خەڵکی هەڵەبجە بۆ بە بەرگری لە ڕاگواستنی لادیەکان کردیان و ئێمەش لەو دیارە لەو خۆپشاندان شتا هەسوڕا بووین و کارمانە کرد. بەڵام ئەوەی کە باستەکەی ئێستامانەگەڕێتەوە کە گوتم پەیوەندیەکیان تقریبان هەیە بەیەکەوە، ئەوش لە ئاستی تراجیدیەکەی، لە ئاستی ئەو کارەسات و وەحشێتگەری کە بەعەز بەسەر ئەو شارەیە هێنا. تقریبان ئێمە کۆمەڵە گەنج بووین پێش ئەو کارەسایان، پێش ئەوەی کە هەڵەبجە داگیر بکرێت. پێکی شانۆگەریمان هەبوو، خەریکی شانۆگەری ماسێ ڕەشەکە بووین، وەی سەمەدی بارەنجی. لەو کاتا بە کۆمەڵی ئارەزوو ئاواتی زۆرەوە خەریکی ئەوە بووین و بیرمان بە جیانێکی ترە کردەوە. لەو کاتا دیارە لەو شانۆگەریا کۆمەڵە مناڵی تیابوو، مناڵی شتەوری تیابینی، گەنجی تیابوو. بەداخەوە کە بڵێم یەک دوانێک لەو مناڵانەمان زیاتر لەناو ئەو کیمیابارانە لەدەستدا و یەکێکی کە لە گەنجەکان کە هاوڕێی تەمەن و خۆشەویستم کوڕی پورم بوو، یان دایم هەمێشە ئێمە بێکەوە بووین. هەتا ڕۆژێک پێش کیمیابارانەکە هەر لەلای ئێمە بوو، لە ماڵی ئێمە بوو. ڕۆژە ڕۆشتەوە بۆ ماڵخوان، بەداخەوە کەیتر ئەوە ئاخرین بینینمان بوو، نەمانبینیەوە ڕۆژت. بۆ ڕۆژی شەوی بڵێن لە شەوی 13 لەسەر 14 مانگا ئێمە کۆمەڵێک هاوڕێی خۆم بەهۆی ئەوەی کە باوکم بەڕاستی ئەو ڕۆژانە ناساغ بوو، لەگەڵ دایکم و برایەکی بچووکم هەبوو تقریبەن 2-3 ساڵان بوو، ڕۆشتبوون بۆ سلێمانی. ئێمە بڵێن من و 5 خوشکم لە ماڵەوە بووین. ئیتر ئەو خوشکەکانم دیارە لە من بچووکتر بوون، لەو کاتامیانە خوارترن. بۆ تۆ ڕۆژی 14 مان و 13 مان تۆ بارانەکان لە دوورەوە تۆ بارانەکرا و خەڵک بە دەرەجەی خۆی شاردەوە. ئێمە لەبەروەی ماڵمان قەراقشار کەوتبوو، لە چووینەوە قەراقشار لای ماڵی مامێک بە خانەمان گرتبوو.
ئەو کوڕانەی کەلام بوون شەو ئەوان هەرێکوتم کاکە تازە قەس بووشتەوە هەر کەس بچینەوە لای ماڵی خۆیان وانە بووی کەسەکانان دووان لای نەبێت و گەڕێن ئیتر ئەوان ڕۆشتنەوە ئێمە ماینەوە لە ئێوارەی ئەو ڕۆژە بڵێن ڕۆژی 14 و 15 مانگە کوڕێکی خاڵم لە لادێەوە هات تراکتۆرێکی هەبوو وتی چیەکەن وتم هیچ شتێک نازانین ئێستا لە ڕاستیا چی بکەین وتی ئەوە بوو هەڵەبجە لە بڵێن لە 15 مانگە هەڵەبجە گیرا تقریباً بەرەو دوانی مەڕۆی هەڵەبجە ڕۆژ بڵێن دوانی مەڕۆ ڕۆژ هەڵەبجە لەلایەن سوپای پازداران و پێشمەرگەوەمانەمەی هاتنە ناو شارەوە و ئیتر بە دەرەجەیەک جوندی ڕای کردبوو بەشێکی خۆی تەسلیم کردبوو بەشێکیان دەستگیر کرابوون ڕوبەڕووبوونەوە ئەوانە وتی چیەکەی وتم با بزانین چۆنە بێ وتی شار گیراوە وتم ئێمە بڕۆین لە سەیرێکی ناوشار بکەین زانین چی ڕۆیە و دواتر بگەڕێنەوە بەرحاڵ ئێمە کە ڕۆشتی لە ناو شارەوە سیرمان کردی تر بشێویەکە بەشێکی خەڵک دڵە ڕاوکەی لێ بەشێکی ئێوێ ڕاکا بەشێکی ئێوێ بمێنێتەوە تووشی سەرگەردانی شۆکێکی گەورە بووبن خەڵک هەم وەکو پێشتر باسم کرد ڕەندەیە حیزبی بەعەز لە زەینیان نابوو هێشتا نەڕەوی بووە ئەمانیشی دیعای ئازادبوونی شاریانە کرد و ئیتر ئەیانوت ئێمە بەنیازین هجوومەکە بڵێن فراوانتر بکەینەوە بە هەڵەبجە تێپەڕێ و بچین مەنتیقەی دەربەندی خان و لە لای دوکانوانەوە دێت و سلێمانیش ینی بڵێن پلانەکە بوو کە سلێمانیش بکەوێتە ناو ئەو زۆنەوە بکەوێتە ناو ئەو بەخسابی خوان ڕزگارکاری و ئەوانەوە وەلحاصڵ ئێمە ڕۆشتین خەڵک بەشێکی خەریکی لەگەڵ هێزەکانە بەشێکی خەریکی ئەو دایرە و دەستگا حکومیانەی کە گیرا بوون شتەکانیانە بردن و تاڵانە کرا و بەشێکی زۆرتر هێزی پێشمەرگاتوانم بڵێن بەشێکیان دەستیان بەسەر چەک و کۆمەڵێک شتە برد و دووریانە خستەوە لە شار و ئەمانە ئێمەش لەگەڵ ئەو کوڕی خاڵم ڕۆشتین بۆ لای معسکەری هەڵەبجە کە زۆر لەسەر هەڵەبجۆنی وتمان با کۆمەڵێک شت حازرکەین خۆراک و پێداویستی سەرەتایی حازرکەین نەچین چەند ڕۆژێک لە دەرەوەی شار مناڵ و شتەکانە بین لە دەرەوەی شارە بین خۆمان پەناین ئەگەر شتێک هەبوو ئەوە لەوێ خۆمان پەنایەوە ئەگەر شتێکی ڕووینیاوە ئەگەڕێنەوە باشتر کە شتێک ڕووینیاوە گەڕێنەوە بەڵام ئێمە زۆر هەموو بیستە بوومان کە شێخوەسانان و کۆمەڵە شوێنی کەش کیمیاباران کراوە پێشتر و لێدراوە ئەمانە ئەو ترسە لە ناخمانە هەبوو کە ینی حیزبی بەعەز بێوەڵام نابێ بەرامبەر بەم داگیرکاری و بەرامبەر بەشتا حتمەن کاردانەوەی ئەبێ بۆی لە کاتی کاردانەوەگا خۆمان پارێزینەوە و بێن شتێک بێ ئەوە نەکەین بەرحاڵ ئێمە ئەوڵمانە کۆمەڵە خۆراک و ئەوانەمان کۆ کردەوە و بردمان و ماڵی ئێمە بڵێن مناڵەکانیان برد بۆ لادێ بۆ بامۆک و دوایی گەڕاینەوە ماڵی خوشکی بڵێن کچی خاڵەکەم و ئەوانە کە لە شار بوون شەو بوویتر شەوات بەسەر ماڵ بۆ ماڵ ئێمە ئەوانەی کە ناسیمانە گەڕای خەبەردارمانەکردن کە یا لەگەڵ ئێمە بێنیان لە شارە نەمێننەوە لەبەرەوەی مەترسێکی گەورە لە بەردەم خەڵکی هەڵەبجایەوە هەو بیان لە شار دوورکەونەوە و لێرە نەبوون بەرحاڵ ئێمە کە ئەوانە بەشی و کچەکەی خاڵیشم دەرچوو بوون لە ماڵ نەبوون بەڵام ماڵی خاڵێکم لە گەڕەکی مامۆستایان بوو لەگەڵ کۆمەڵێ ماڵیکا و مانە ڕۆشتین ئاگادارمان کردنەوە بەڵام زۆری ڕاستەکەی بەعەقلیانانە ئاچوو لەو کاتە ئیتر بەتەمای ئەوەش بوون زۆرتر ڕێگەیەکیان هەبێ بۆ سلێمانی بڕۆن تا ئەوەی بەرەو ئێران بێن ئەوانە لەبەرەوەی خەڵکیش ڕاستی زۆر حەزیان بە خۆشی بەشێکی خەڵکیش خۆشی بە ئێران نەهات ئەوەی کە ناچار نەبووایە و ئەوانە بەرحاڵ ئێمە ڕۆشتینەوە بوو کە لە بامۆکمانەوە و شەو قەرار بوو بڕۆین دەرچین نەیانهێشتیان ڕێگەیان لێگرتیان کاک خەڵک مەترسێن و ئەم شتەی ئێوە دەستانیاوتێ خەڵک تووشی دڵە ڕاوکە ئەکات و نابێ دەرچن و ئێمە ئەوەی کە بینیمانڕاستەکەی یەکێتی بوون چونکە یەکێک لەوانەی کە ئێستا بەداخەوە بڵێن بە ژیانیشان نەماوە حەمە مۆریاسی بوو پێمان شەوکەت عەزیزیش لە کتێبەکەی باسیەکان من خۆم ئەو کاتە گەنجێک بووم لەگەڵی تۆزێک دەمەقاڵەشمان بوو وتم ئێوە بە پرسیارەتی نایەن بە خەرج لە بەرامبەر خەڵکا بۆچی ڕێگە نایەن خەڵک بچێتە دەرەوە خۆ گەر شت نەبوو ئەگەڕێنەوە شتیشە بوو
ئەوە خەڵک پارێزراوترە و کەمتری زەرەوتی کاک ئەمانە ئێوەی لێنەوە دیعایەیە و خەڵک مەتوشی مەترسی بڵە ڕاوکاکەن و ئێمە ئازادمان کردو ڕزگارمان کردو بەتەمای بڕۆین دەربەنیخان و قەرەداخ و شوێنانش لەشکرێ بڵێن ژمەگە تەواو نەبووە بەتەمای هەموو شوێنانش بگرینەوە و هەڵەبجە ئازادە ئێستا و ئەمانە ئێوە ئەم شتانەی بڵێن و کۆیان مەترسی و ترس لەناو خەڵکی بڵاوکەنە بەرحاڵ خەریک بوو تووشی ئەوەش ببین هەتا دەوری ڕۆژەکەی گەشتە پێش سەعات دە و ئەمانە ئێمە سواری تراکتۆر بووین هەر بۆ تراکتۆر چەند عایلەیەکی زۆر بەرەو عەبابەیلێ ڕۆشتین چوین لە بامۆک بووین ئێمە نازانم تۆگە شارەزایی ئەو شوێنانە دەبێت لە بامۆک کارڕۆی بەرەو عەبابەیلێ چین بەرەو شاخەکان پشت عەبابەیلێ شاخە وتمان بچینە بەرزایەکانەوە و بەرەولادیەکانی پشتی عەبابەیلێ دوورە دەسترە ئیتر لەبەرەوەی چۆڵیشن حیزبی بەعەز قەسفی ئەوانەی ناوێت بۆچی قەسفی و شوێناناکە قەسفی ناو شار زۆرتر ئەکا بە عەقڵی خۆمە وەالحاصل کە ڕۆشتین لەوێش نەیانێژ بووین لەوێ قواتی بەدری لێبوو کە ئێستا لە عێراق هاوبەشدارن لەگەڵ کۆمەڵی پاسدار و ئەمانە ئەوانیش نەیانێژ بڕۆین کە خواتی بەدر شیعەکانی عێراقن بڵێن زۆرتر لە هێزی مەجلیسی عەلای ئیسلامی بوون بەشێک بوون لە سوپای پاسداران و هێزێکیان دروست کردبوو ناوی خواتی بەدر بوو ئەوانش نەیانێژ بڕۆین تر تەواو هێنان و بردنە بەڕێگای لاک بووین و نەیانێژ بڕۆین وتمانە گەڕێینەوە جاریشکە گەڕاینەوە بۆ بامەوە کە گەڕاینەوە دیارە بەشێک لە خەڵک زۆر وەک ئێمە نەبووین بەتەنها ینی خەڵکێکی زۆر ملی ڕێگەیان گرتبوو بڕۆن ڕێگەیانیان بڕۆن بەشێکی زۆریانە لە قاگەڕانەوە بۆ ناو هەڵەبجەیان لە دەوروبەر نەمانەوە بەداخەوە تیا چوون یانیوانە هەموو هاوڕێکاوە ئەم کاتێک کە تۆ باسیەکەی کیمیاباران هینەکە ڕوویا بوو هێشتا ڕووی نەیا بوو هێشتا لە سەروبەری ئەوە بەڵێ هێشتا لە سەروبووی خەڵک ئەوەی تر حەزەرەکە چۆن چێبێ ئێمە گەڕاینەوە بۆ بامۆک و تەقریبەن نانی نیوەڕۆیان حازە سەعات یان سەوەمانە بوو تیارە هات یەکەمین جار دیارە قەسفی کرد قەسفی بۆمباران و ئەمانە بوو کیمیاوی نەبوو هێشتا تێگانی تر ئێمەش لە کاتی نان خواردن و نازانم بەڕاستی نانمان بۆ خورابوو نەخوراب چکە زۆر بووین ینی لەوانەیەگەر بەشێکی نانی خواردن بێ بەشێکی فریانە کەوت و پەڕەوازەش بوو بووینەوە عەیلانێ بەیەکەوە بووین یەکدوانێکمان گەڕابووە بۆ شار و نازانم پێویستی و شت بێنن لە ماڵەوە و نەگەڕابوونەوە ئیتر ئێمەش ناچار بووین بەشێکمان ناو لادێکە بەجێ بێڵین چوینە سەر و لادێکە شوێنی ئاودڕ و ئەمانەی تیا بوو دۆڵ و شی و شتەکان خۆمان بردە ئەوێ و لەوێ لەناو ئاوەکە جۆگەلەی ئاوی لەناو و دۆڵێکی قوڵ و بەرز بوو وتمان لێرە نامان بینی ئەگەر تیارە بێ بەرحاڵ لەو کەینوبەینا و دیارە بە بەردەوامی خەڵک ڕاکا بە سەیارە بە پێم بەرەو سنوورەکان ڕاکەن و سنووری ئێرانیش لەوێ زۆر دوور نییە هەمووی ڕایەنە کردوتر بەرەو ئێوارەشە چوو ینی وردە دووسێ سەعاتێک ئێمە لەو ناوەماینەوە دەنگ بەرز بووە کە کیمیایی وەشێنراوە و دەبۆنی سێودێ و بۆن و بەرامەی شتێوی تر خەڵک ڕایە کردو سەرمانە بردە دەرەوە هەموو بەوەی من عەسکەر بووبووم یان گەشتە عەسکەری و سەربازیدان سوارما کردبوو ئەوانەمان نەزانی کە دەسەختەڕکەی بینی بەدەمتەوە هەڵبی کۆمەڵە شتی سەرەتایی کە پێمان بوو سەرکەی ئاو بەکاربێنی ئەمانە باشترە بێت تۆزێک ئێمە پارێزرا بوون و زۆرتر شانسێکی هۆشمانە بۆ قورسایی کیمیابارانەکە لای ئێمەوە نەبوو لە شارەوە زۆرتر لە مەنتیقەی عەنەب ئەو سەری شار و لە ناو شارەوە بەڵام هەر کاریگەری خۆی هەر پیا کردبوو یانی هەر هەبوو بەڵامی خەڵک خۆ هەر بە بیستنی ناوی کیمیاوی بارانەکەش بەشێکی بڵێن ڕۆحێتی دابەزی بوو ڕۆشت بوو لەگەڵەوەشە تیارە بە بەردەوامی لەگەڵ کیمیا قەسفێ کرد بەشی زۆری خەڵک ئێمە کە سەرمان دەرێنا دەرەوە دوایی لە چاڵەکە بەرەو تاریکی دەچوو دیارە جەوێکی زۆر ناخۆش بوو بەشێکی زۆری خەڵکەکە لە دەشتەکە کەوتبوونی تر بەشێکی کوژرا بوو بەشێکی برینار بوو بەشێکی سیارە ئەڕۆژی تر نەدەزانێ ئێمە سایەقەکەی ماوەوە خۆی لە جادەلایاوە و بەسەر لاشەی برینار و ئینەکان ئەڕۆشتن یانی ڕاستیەکەی ئەوەی کە من ئێمە دۆزەخ باسی دۆزەخ و ئەوانەکەن ینی دۆزەخێک بوو بۆ خۆی کە دایک و مناڵ و عایلە هەمووی لەیەکدا بڕابوون هەرکەس نێزانێ خۆی دەرباسکە هاوار بۆ مناڵەکەی بەرێ ینی بەڕاستی تراژیدیا بە معنای وشەکە تراژیدیایەکی گەورە بوو کە ناتوانیان ئەگەر بە وشە تەعبیری لێ بکەی زۆر قورسە ئەوە ئێمە چۆن بێ
کۆبووینەوە نەمێژ بڵین مناڵوانی کە بە دەوریەکە بووین کۆبووبووینەوە دەستمان بەیەکەوە گرتبوو تا کوڕی خاڵم جارێکی کە هاتەوە بە تراکتۆرگە و لاگەڵمان نەبوو هەموومانی سوار کرد و ئیتر شانسێکی باش بوو کە ئێمە نەماینەوە یانی بەڕاستی بە تراکتۆر ئەو ئێمەی دەرکردا حدودی ئێرە تقریباً سازانیان پێوت بەڵامی تر ئێمە کە ڕۆژتوین شەوە هەموو بە بەردەوامی بۆ ڕێگا خەڵک بە بریناری و بە چاوی نەبینرا و بە چینایی نەدرا و بەوانە بەو ڕێگە و کۆڵان و جادە بڵاو بووەتەوە ئیتر کارەساتێکە هەر چۆنێک باسی کۆتایی نایە کە ژن مناڵ بەسەرێکە ئامی کەوتۆ و ئێمەش لە حەیبەتی ژیانی خۆمان ینی جورئەتیەوە ناکەی کە لا بکەیتەوە لە کەسێک دەستبەری بۆ کەسێک ڕزگارێکی لەوانەی کە لە دەوری خۆتا زیاترن هەتا ئەوانەشی کە خێزان بوون زۆرینەی لەیەک دابڕابوون زۆرینەی دایک و باوک لە مناڵی دابڕابوو ژنە و پیاو لە یەک دابڕابوون هەمووی هاوار و ناڵەیان بۆ جا بەشێکی چاوی نێبینی بەشێکی لە ترسی گیانی خۆی ینی قورسە باسکردنیەوە ڕاستیەکەی بڵم 33 ساڵە تێپەڕیەوە بەڵام هەر لەحزەیەکە بیری لێکەیتەوە تەحملی قابلی تەحمل نییە چجای ئەوانە و کەسانی کە وەکو ئێمە شانسیان نەبوو زووتر دەرچن و لەناو بێسمێنت و لەناو کەسوکارەکانیان و لەناو هینەکانە چەند ڕۆژیان بەسەر بردبوو ماونەتەوە و لە ناو ئەو تراژیدیا ناو مەرگە ساتا بە خۆیان و بە کاریگەری کیمیایی لەسەران و ئازیزترین کەسەکانیشیان لەناو لاشەکان وەکو پێشتر بۆ تۆم باسکرێکێک لەوانە مەسەلانەوە کوڕی زاوای ئێمەیە کە مێردی خوشکەکەمە کە خۆی بە تەنها لە خێزانەکە دەرچووە چەند ڕۆژ بە تەمەنێکی 10 ساڵانەوە لەناو خێزانەکەی خۆیان ماوەتەوە کە دوایی پازدار و خەڵک هاتوونەتە سەریان کە گەڕاون لەناو لاشەکانە دەریانێناوەتەوە ینی ئەمە ئەگەر لە فلیما بیبینی باوەڕ ناکەی بێجگەلەوەی کە ڕەنگە هەر فلیمی وا پیشاندەن بڵێن لە سەر و 20 ساڵیشەوە نەتوانە سەیری بکە نەگەشتە ساڵ ڕاستی ئەوە ڕاستە زۆر ڕاستە هاوڕێکەوە من زۆر سوپاس دەکەم کە ئەزانم کە چەنە خەمگینە چەنە زەحمەتە ئینسان یعنی بچێتەوە سەر ئەو یادەوەریانە کە وەک خۆت باسێکەی وەکو دۆزەخێک بووە ینی ئەو چەند ماوەیە بۆ کەسێکی وەکتۆ بۆ هەموو ئەو خەڵکە کە لەوێ بوونەتە قوربانی وەیە ڕزگاریان بۆ هەرچۆنێک من سوپاس دەکەم دووبارە بۆ ئەوە پێم خۆشە یەک پرسیارە لێ بکەم لەبەرەوەی تۆ لەو ڕۆژانە لەوێ بووی ئەویش قسەیەک پێم وا بێ چەند جارێک کراوە لەلایەن بە تایبەت بەرپرسانی حیزبەکان و ئەمانە کە ئەوان ئەڵێن ئەم کیمیاوی بەبێ جیاوازی هەموو خەڵکی هەڵەبجەی یعنی بەسەر شارەکە و بەبێ جیاوازی هەمووی ئەمەوێ تۆ خۆت کەسێکی چالاکی سیاسیت کەسێکی حتمما زۆر بیرت لەمە کردوێتەوە ڕەهەندی چینایەتی ئەم مەسەلەیە چۆن بوو بۆ نمونە ئایا وا بوو ئەوەی کە ئەمێ بە جۆرێک یعنی جوابی و پرسیارم بیتەوە ئەوەی کە توانی بووی پێشتر بڕوە دەرچێ ئاگداری زانیاریەکان بوو بۆ نمونە خاوەتنی سەروەت و سامان بوو خاوەنی سیارەی باش بوو هەموو ئەمانە لەگەڵ خەڵکێکی فەقیر و هەژار کە بە پێ ئەڕۆیشتن یا بە پێڕانەکرد وەکو یەک بوون لە یەک بارودۆخابوون یان بەلای تۆ چۆنە ینی تۆ چیە لەو بارەیە دڵنیاییەوە خۆتەزانی لە حاڵەتی نۆرماڵ هەمیشە فەقیر قوربانی هەمیشە خەڵکی بێدەرەتان قوربانیە لە ڕاستیایەکێک لە ئەوەی کە ئێستا گەر ئاماریشەکەی زۆرترین قوربانیانی ئەو کارەساتە خەڵکە فەقیر و هەژارەکەیە چونکە بەشێکی ڕاستیەکەی هەر لە بەر بێدەرەتانی جورئەتی وانە بۆ ڕوولەکوێ بنێن کە پارێکیان بەدەستۆ نییە ینی بۆ کوێ بچن لەو کاتە ڕوو لەکوێ بکەن بڕۆن ئەوە چجایەوە ڕەنگ لە تاکوتەرای خەڵکی دەوڵەمەندیا چوبێ یا خەبەرەکەی نەبیستووە یان تەوەقوعێکی بەو شێوەی نەبووکو هێزەکان بەڕاستی یەکێتی و پارتی و حزب و ئیسلامیەکان کاتوون خۆشباوەڕیەوەیان بە خەڵکیان کە ئازاد کراوە شاد ینی ئەویان بڵاوکرد لە کاتێکە کە ئێمە بڵێن هینی خۆپاراستنی کیمیاوی بەلاقەدی پێشمەرگەکانەوەمان بینی بڵێ قیناعمان نەبینی بەلاقەدیانەوە
جلی خۆپاراستنی کیمیاوی بە هێزەکانی پازداران و بەمانەوە یانی تۆ پێشتر ئەمان بە دڵنیایی احتیمال من تا کاتی خۆیمانەمان بینیوە بەڵام ئێستش لەم ڕۆژانە یادەوەریەکانی شەوکەتی حاجی مشکلم بینی ڕاستیەکەی تووشی شۆکە بیانی کە ئەو یادەوەریانە گوێ لە سەربارەوەی دیارە ئەوانە کە یادەوەری خۆیان نووسنەوە بە دراسی باشەکەن کە هەوڵ بێن کەمترین خاڵی لاوازی خۆیان بخەنە بەردەم و کە ئەوڵێن پاساو بۆ تاوانەکانی خۆیان داپۆشن ئەمانە ئەمە ئاشکرایەکەوەکەن بەڵام ئەو بەڕاشکاوی باسیەوە کەوانیان زانی کیمیاباران حزبی باس کیمیاباران بە کیمیایی بەکارێنێ جلی تایبەتی دژی کیمیاویان یادراوەتە لەلایەن ئێرانەوە قیناعیان دراوەتێ ئەوان هەتا داوای ئەویان کردو بە حسابی خۆی ئەڵێ ئێمە داوایمان کردو کە جل بۆ خەڵکیش یانی جل و قەمەقنعاش بە خەڵک کە ئەمە عەقڵ بڕ نییە یانی ئەو ڕێژەیە 140,000 دانیشتوانی خەڵکی هەڵەبجەیە تۆ لە کاتێکە ئامادە نی شەو ڕۆژێک لە بەردەم ڕزگاربوونی خەڵکە هەیە کە خەڵک دەتوانێت ڕابکاتە دەرەوەی شارەکەی ڕێگەی پێناوی دەرچێت چۆن جلی کیمیاباران و خۆپاراستن لەو لەحزەیە پادابەشەکەی بەسەرەوە خەڵکە بۆی خۆی ڕزگارکە یانی ئەوە دەتوانم بڵێم لە گاڵتە چاوێکە چێ بە عەقڵی خۆی کردبێتاوەی کە بە خەڵک بەیان ئەگەر ئێرانی شتێکی پێ دیارە گاڵتەیان بۆمان کردووە چون بەڵام ئەوەی کە لە قسەکەی تۆ دوور نەکەمەوە ڕاستیەکەی ئەوانە هیچ بەرپرسیارەتێکیان بەرامبەر بە ژیان و سەلامەتی خەڵک نەبوو هەم لەوەی کە خەڵکی توانی ڕابکە ڕێگریان کرد هەم لەبەرەوەی کە ڕاستیەکەی بەشێکی زۆر لە خەڵک هێمازانین دواتر لە سلێمانی بوون یانی بەشێکی ماڵەکان ئەوانەی کە توانی ویان ڕیان کردن و لە سلێمانی بوون بەڵام دیارە ئەوەش ناتوانانی بڵێ هەمووی هەر سەرمایەدارەکانی ئەوەجە بوون دیارە خەڵکێکی دەور و نزیک و فەقیر و ئەوانەش شانسی دەربازبوونیان نەبوو لەگەڵانە بەڵام قوربانی ئەسڵی گەورەیەوە کە هەتا ئێستش یانی ئێستش کە ڕەنگە دواتر بچینە سەر ئەوە ئێستش کە پێوە دیارە باجی دواتری ئێستشی زۆرترینی هەر خەڵکە هەژار و فەقیر و بێدەرەتانەکە یاوێتی کە ئەوەی کە باسی تەعویز دەکرێەوەی کە باسی ژیانەکرێ خەڵکی سەرمایەدار خەریکی سەرمایە گوزاری خۆیەتی بەڵام ئەوەی کە قوربانی بووەوەی کە هیچی بۆ نەکراوەی کە تا ئێسش بە دەرد و لە بریناری و بە باری دەرونی تێکچووە هەمووانن کە ئێستا ماونەتەوە و هیچێکیان بۆ نەکراوە لە نازانمەگە لە دواترا فرسە دەبیان ئێستا شانسیەوەێکە باسی ئەو بەدڵنیایی ئەچینە سەر بارودۆخی ئێستا و با بڵین ئەو ناڕەزایەتیەکانی خەڵکی ئەو شارە کە سوکاری قوربانیان بە دڵنیایی ئەچینە سەرەوە بەڵام پێم خۆش بوو لەسەر یەک خاڵ بوەستم کە پێم ڕاستیەکەی تۆ ئاماژت پێیا تۆ باست کرد ئەوەی کە شەوکەتی حاجی موشی لە یادەوەریەکانیان باسی کردووە تەنها ئەو نییە پێم وابێ من گۆم لە چەند بەرنامەی جۆراوجۆر گرت کە تایە بۆ نمونە محەممەدی حاجی مەحموود دیسانەوە بازلەواکە کە زۆر پێش ئەوە ئەمان ئەگەری ئەوەیان داناوە هێزە چەکدارەکان و ئێران زانیویانە و ئەگەریان داناوە کە لەوانەیە حکومەتی بەعز کیمیایی بڕێژێ بەسەریانە وە کیمیایی بڕێژێ بەسەر ئەم شارەیە بۆ نمونە ئەمان تەنانەت هێزی پێشمەرگە بە پێی قسەکانی محەممەد حاجی مەحموود تەدریبیان پێکراوە کە چۆن قیناعی دژی ژەهری کیمیایی بەکار بێنن و چۆن دەرزی ئەو عیلاجێک کە دەرزیەکە لە خۆیان بن لەو کاتەیە بەڵام وەک تۆ باسیەکەیت و پرسیارە جوڵەنی ئایا ئەمە بۆچی بۆ خەڵک تەرخان نەکراوە بۆچی نەخراوەتە بەردەست ئەو خەڵکەی کە لەو شاراژیاوە ئەو خەڵکە مەدەنیە کە بێچەک بووە بێبەرگری بووە لە خۆیان و بە جۆرێک وەکو کراونەتە قوربانی ئەو بارودۆخە لەو شوێنەیە و تەنانەت وەک تۆڵی ڕێگەشیان پێنەدراوە کە بڕۆن فریا بکەون فریای ژیانی خۆیان بکەون و خۆیان ڕزگارکەن ئەمانە بەرەبەرە با بڵین لەگەڵ ئێستا لەگەڵ پێشکەوتنی زانیاری و تەکنەلۆژی و هاتنە دەرەوەی دۆسیەکان و شایەتەکان و ئەمانە زیاتر دەرەکەون و زیاتر ڕۆشنە بێتەوانێ ببوورە ئەگەر من ڕاستەکەی پێشەوەی ئەوەش جوابەمەوە یەکشتی زۆر فاکتێکی مهمتر لەسەر ئەوەی کە ڕاستەکەی ئەوان زۆر بە باشیان زانی کە کیمیاباران حزبی باز هیچ پێی وتونیانە حزبی باز پێش و شێخوەسانانیش نەک پێش هەڵەبجە هەر پێشەوەی کیمیابارانی شێخوەسان کە ساڵێک پێش هەڵەبجەکراوە پێش ئەوەش مەسەلەن حزبی باز کاتی خۆی بە فەریدون عەبدولقادری و تۆ عەلی حەسەن وتوێت ئەوە نیە لەم فاڵەساتە کە هیچیان بۆ نەکراوە بە فەریدون عەبدولقادر ویستێتی هەڕەشەیە بکا کاگەریچیان بۆ نەکەن ئەوان پازدارێن ئەمیش لە کاردانەوەی عەلی حەسەنەوەی پێوتێت یەک پازدار بێننە کوردستانەوە ئەو شوێنە ئەسووتێنی
کیمیایی پیاکەین یانی هەر بەڕاشکایی پێوتە دواتر من ئێستا ڤیدیۆی مامجەلالم لای ینی بێجگە لەو شەڕێکە لەگەڵ نەوشیرانەکان ڤیدیۆی مامجەلالم لایە کە یەک مانگ زیاتر لە پێش کیمیابارانی هەڵەبجەوە مقابلەیەکی دوور و درێژە کە ناو دیداری مێژوویی لەو دیدارە مێژویە مامجەلال خۆی باسی دڕندەی حیزبی بەعسەکە بە وردووی باسی وەکە چۆن لە شێخۆسانان مناڵی کوشتووە ژنی کوشتووە بێ لە بەرچاوگرتنیەوە جینۆسایدێکی گەورەی ئەنجامداوە کیمیابارانی کردووە ئەمانە دوای ئەو حقیقەتانە دوای ئەو هەموو ڕاستی کە لە دڕندایەتی حیزبی بەعس کە خۆی پێی وتوون کە بەکاریشی هێناوە یان دوای ئەوەش کە پێشی وتوون بینیویشیانە ساڵێک پێش ئەوەی کە ینی هەڵەبجە بکرێ لە شێخۆسانان بینیویانە کە بەکاری هێناوە دوای ئەوە هەر دیسان شەوکەتی حاجمشیر لە کاتی هەجومی هەڵەبجە تاکید لەوسەرەوە کاتە کە سەرکردایەتی و مامجەلال و نۆشیران فشاریان بۆ هێناوە کە هەجومەکەی هەڵەبجە پێشکەن لەبەرەوەی فشار زۆرە لەسەر سەرکردایەتی یعنی فشاری ئەویان بۆ هێناون کە لەبەرەوەی فشاری سەر سەرکردایەتی کەم بکرێتەوە ئەوە ناکرێت ئەوەی کە من ئەڵێم هیچ کەس دیارە نکۆڵی لەسەر دڕندەی حیزبی بەعس و لەسەر ئەوانە نیە بەڵام ئەوەی کە تۆ ڕێگری بکەی لەسەر خەڵکی شارەکەت نێڵی بچێتە دەرەوە لە خۆپارێزی نەی تێکە پارێزێ سەرباری ئەوەی پێش بازار کەوتویت و پێش دەوڵەتێکی کە کەوتوی هاتە شارەکە وەکو قوربانیەکانی خەڵکەکە بوونەتە قوربانی نێڵی سەر و ماڵەکەشیان بپارێزرێ هەم ئێران تاڵانی کرد هەم خۆتان تاڵانتان کرد دەرگای ئەوەتان دروست کردەوە کە خەڵکانێکی کەش بە کەناڵی ئێوە ماڵ و سامانی خەڵک وەکو سەری تیاچووە ماڵەکەشی تیاچوو یعنی بەڕاستی تراجیدیای ناتوانین وەسف ناکرێ بەڕاستی ئەمانەی کە ئێمەیکەین بە قسە بەرگەگرتنی ببینینی ئەم شتانە بەرگەگرتنی سەختە تۆ بینی خەڵک لە چوارچێوەیەکا بیتەوە تیارە بەسەرتەوە بێ دەسەڵاتێکی دڕندە لە بەردەم تا هەڕەشەت لێ بکات تۆش پشتی لێگرت بێت بە ناوی ڕزگارکردن و بە ناوی ئازادی خواردن نێڵی دەرچێت نێڵی ژیانی خۆی دەرباسکە من ناڵم ئەیود بەحسابەوەی شەوکەت لەوانەیە دواتر فرسەتی بەگوێ لێ بگری باسی وەکە کە ئەلاساس ئێران چەندین ترێلەی جلو و بەرگ و مقاومەی کیمیایی داناوە کە بێن بە خەڵک بەس چۆن لەو کاتا کردی ینی تۆ گەر بێن کە بەرچای خۆت لە کاتێکە ئاڵیان گرتووە هەڵیان گرتووە بۆ کاتێک کە کیمیایی بکرێ بەسەر خەڵکە ئەنجام بێنێ کە لەو کاتەشان نەمان بێت یعنی لە کاتی کیمیابارانیشە ئێمە نەمان بینی کە خەڵک شتێک بیان بە خەڵک ئەوە نەبێت کە لەسەر حدودا ئێمە ڕۆشتی ڕاستیەکەی لە حدودی ئێرانە کە چوونە دوو خەڵک چاوی نەدیدی بووی تر ناچار بوون کە مامەڵە بکەن لەگەڵ واقعەکە بێن ناو دەرزی بیان لە خەڵکو و بەکاریان بێن کە ئێمە لە یەکەم وەجبەکانی چوونە ناو ئێران بووی ڕاستیەکە ئێمە لەو وەجبێ بووی کە لە یەکەم وەجبە چوینە ئێرانەوە هەر نەیانش لە سنووری کوردستان و لە سنووری شارەکان کە دەنگمان بە خەڵکەکانی خۆمان بکاتەوە دابنێن بردینیان یەکسەر بۆ حدودی پاکستان بەڵێ بوو بە تراژیدیایەکی تر بۆ ئێمە کە ئێمە وەکو ڕزگار بووین خەبەرمان لە کەسەکانی ترمان نەما چیان بەسەر هاتووە دەدامان بوو شتێک دابڕین لە هەمووشت ڕاستە هاوڕێکاوە تۆ بە جۆرێک چوویتە سەر وەڵامی ئەم پرسیارە کە من ویستمەوە پرسم کە سەرەتا باسیەوەت کرد کە ئەبێ لە بیرمان نەچێ کە من تەواو هاوڕای ئەوام کە تاوانباری سەرەکی ئەم جینۆسایدە ئەم تاوانە ڕژێمی دیکتاتۆر و حکوومەتی هاری بەعس بووە و تاوانی باری دووەم ڕژێمی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی کە ئەوان لە درێژەی شەڕی خۆیانە شەڕەکانیان هێناوەتە ناو ئەم ناوچانە بەڵام دەوری حیزبە ناسیۆنالیست و ئیسلامیەکانی ئەو کاتە هێزە چەکدارەکانی ئەو کاتە بە جۆرێک چوویتە سەری ئەوەی کە جگە لەوەی کە ڕێگریان لە خەڵک کردووە بە خەڵکیان نەوتووە لە کاتی خۆیان ئاگداریان نەکردوونەتەوە و ئەوانیش لە پاڵ ڕژێمی کۆنەپەرستی ئیسلامی ئێرانە بوونەتە بەشێک لە شەڕەکە و بەو پێەیە ئەو ناوچەیە کراوەتە قوربانیەک بۆ ئەو شەڕە بەڵام پێم خۆشە بە جۆرێک وەڵامی ئەمانە دیایەوە پێم خۆشە پرسیارە لێ بکەم لە ڕوانگەی تۆوە هەمووەکو ڕزگاربوویەک هەمووەکو چالاکێکی سیاسی تۆ چۆن ڕۆڵی وڵاتانی غەرب و ئەوروپا و کۆمەڵگەی نێودەوڵەتی لێکەیتەوە لەم بارەیەوە کە ئەوان بۆ نمونە هەم لە مەسەلەی چەکفرۆشتنیانە بە حکوومەتی بەعس ئەو کاتە هەم لە بێدەنگبوونیان لە بەرامبەر ئەم جینۆسایدا کە لە بەرامبەر هەزاران کەس لە شاری هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری کرا چۆن ئەمە ئەبینیت؟ ڕاستیەکەی
تقریبا بڵام ڕۆشنە ئەوە کە بۆچی ئەوان دەنیان نیە مازانین کە غەرب لە سیستەمی سەرمایه‌داری خۆی لەسەر بنەمای قازانج دامەزراوە و هیچ مۆرکێک و ڕۆحێکی ئینسانی لەناو ئەم سیستەمان نییە. ئەوان ئێستاوە کۆی کە دیارە لە 158 کۆمپانیای بەرهەمێنانی موادی کیمیاوی دامی ڕژێمی عێراقیان کردووە کە لە زیاتر لە 70 دەوڵەت زیاترە بێ کە بڵاوبوونەتەوە ئەو کۆمپانیانە. ئاشکرایە کە ئەگەر تۆ دیارە هەمیشە قەزیەکە بێ دەعواچی هەبێ لەسەر، یانی کەس خەڵکانێکە بن کە دەعوا بکەن لەسەر ئەوەی کە قەزیەک هەیە لە وڵاتانە. ئەوانە خۆبەخشانە نایەن کۆمپانیایکی زەبەدای خۆیان بخەنە ژێر پرسیارەوە تاوانباری بکەن بە شتێکە ئەگەر کەسانێک داوایان نییە لەسەرەوە، خاوەنی قەزیەک نییە، خاوەندارەتی ناکرێن قەزیان. یەکێک لە مشکلەکانی ئەمەوەیە کە ئەوانەی کە بڕیارە خاوەنی خەزی جینۆساید و کیمیابارانی خەڵکی هەڵەبجە بکەن خۆیان بەشێکن لە قەزیەکە، خۆیان بەشێکن لە تاوانەکە. ینی جگەلەوەی کە ئەمانە بەڕاستی ناسیۆنالیزمی کورد و هەتا ئیسلامەکانیش دەرسیان لەو تاوانە وەرنەگرت. یان یەکێک لەو دەرسانەی بەڕاستی ئەوەیە کە تۆ ئاماژە بکرد، ئەوەیە کە گەرەوان دەرسیان لەو شەریکبوون لەو تاوانە وەربگرت. ئەلانیکەمە وایە قەرەبووی خەڵکی کوردستانیان بۆ بکردایەتەوە، قەرەبووی خەڵکی هەڵەبجەیان بۆ بکردایەتەوە کە بەجددی بچوونایەتە پشتی ئەوەی کە ئەمانە هەم لە ڕووی خەڵکی کوردستان بەگشتی وەکو مافێک بۆ خەڵکی کوردستان ئەگەڕێتەوە کە جینۆساید کراوە، هەم وەکو خەڵکی ئەو شوێنانە کە بوونەتە قوربانی ئەو جینۆسایدە بە تایبەتی هەڵەبجە بۆیان بگەڕێتەوە. ئەمانەوەیان نەکردەوە، نە بەڕاستی بە شوێن پلە و پایە و کورسی و شوێنی خۆیانەوە لە شوێن دەسەڵاتەکانی ئەوەی کە کراوە لە هەوڵ لە ئاسیچیانە ڕاستەکەی ڕێکخراوەی دەرەوەی ئەو حیزبانە بوون، کەسایەتی بوون، ینی هەوڵەکان زۆر بچووکن. داوازم کە ئەم هەوڵە خۆتەزانی ئیمکانێکی مادی بەهێزی هێزێکی دەوڵەتی یان دەسەڵاتێکی گەورەیە بێ لە پشتی بێ بۆ ئەوەی کە بتوانێت دەسەرنجی دەوڵەتەکان ڕاکێشیان بێتە فشار بۆ ئەوەی کە یەکێک لەو دەوڵەتان دەست پێ بکا بێنێنێتە پای مەحکەمە و بیانە بە دادگا. ئێمە ڕاستەکەی دەسەڵاتەکە نەهی عێراق و نەهی کوردستان خۆیان بەشێکن لە تاوانەکە. ئێمە بیرمان نەچێ، من وەکو باسم کردەوە هەر ناسیۆنالیزمی کورد و ئیسلامەکانی کوردستان نینتیایان، ئەوانەیە کە لە عێراقش دەسەڵاتی ئەمڕۆیان بەدەسا کە مەجلیسی عەلای بەشێکیان مەجلیسی عەلا قواتی بەدر و ئیسلامەکانی سەردەمی کە لە پێش پاسدار و بەشێک بوون لە سوپای پاسدارانی ئێراندا ئێرانە لە زۆربەی شەڕەکانی ئێران و عێراقا بەشداریان پێکراوە. ئەوانە ناتوانن مدعی بن و مافی خەڵک بجێڕنەوە کە خۆیان بەشێکن لە نای ڕاستەکەی بۆی بتوانێ ئێمە بکەی بە شۆڕشێ بکەی ئەم دەسەڵاتانە لە کۆتا بکەی بۆی هێزێکی ئازادیخواز ئینساندۆست ئەوەی کە بێ بە قانون و دادپەروەری لە کۆمەڵگا جێبەجێ بکات بتوانێ ئەم کارە بکات. ئەوە ناکرێت. ژنا دەوڵەتانی غەرب خۆتان ئەزانن بە ناوی دیموکراسی و مافی مرۆڤ و نەزمی نوێی جیهانیەوە دنیایان وێران کرد لە مەنتیقەی خەلیجا ئالاسا دیکتاتۆرەکان لابن، بەڵام عێراقێکیان و منتیقەیەکیان دروست کردووە کە ئێستا ناشرینترین جۆری ئەلگۆی سیستەمی حکومڕانیان لە دنیاە بەدەستەوە کە بۆ تەمایل شێوی و تەفرەقەی قەومی دینی و هەڵاواردن لە عێراقا بۆتە سەرچاوی دزی تاوانی بۆ خۆیان و کۆمپانیەکانیشن. بەڵێ هاوڕێکاوە زۆر من لەو بارەیەوە تۆ خاڵێکی زۆر گرنگە هێنایە پێشێ، ئەویش ئەوەیە کە جگە لە دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد هەروەها ئەو هێزانی کە ئێستا لە دەسەڵاتان لە عێراقا خۆشیان بەشێک بوون، لایەنگری پاسداران بوون، لایەنگری ئێران بوون لەو شەڕەیە و بەشێک بوون لەو تاوانە وەلی جینۆسایدە. بەڵام لە هەمان کاتە باسیەوەت کردکە ئەبێ ئەم دەسەڵاتە مەگەر ئەم دەسەڵاتە بڕوخێ، چونکە ئەم دەسەڵاتی ئێستا بەتایبەت ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان یەکێکە لە بەربەستە سەرەکیەکانی ئەوەی کە کەیسی جینۆسایدی هەڵەبجە نابێتە کەیسێکی نێودەوڵەتی، بەڕەسمی نابێتە با بڵین کەیسێکی جێنۆساید و بەم پێش خەڵکێکە قوربانیانی ئەم جینۆسایدە بوون یا کەسوکاری ئەم قوربانیان ناتوان قەرەبوو بکرێنەوە و بگەن بەو دادپەروەریەی کە 33 ساڵە چاوەڕێین. کەوایە ڕێگەی بەردەم خەڵک چییە؟ بۆ نمونە من ئەوم پێخۆشە کە تۆ
با بڵێن خەڵکی هەڵەبجە بەردەوام ناڕزایەتیان دەربڕیوە، ئێستش بەردەوام ناڕزایەتی دەرەبڕن، هەم لە بەرامبەر ئەم مەسەلەیە هەم لە بەرامبەر بارودۆخی ژیانی ئێستایانە. ڕێگەی بەردەمی ئەوان چییە کە ئەم دەسەڵاتە ئاوا؟ ڕاستیەکەی یەک خاڵم بیر نەچێت پێش ئەوەی جۆوەڵامی ئەم پرسیارەت بدەمەوە، ئەوش ئەوەیە کە بۆی بینەران بڵێن بەرچاویان ڕوون بێ. مەسەرەن لە سەردەمی شەڕی ئێران و عێراقا ئێمە بەبیرمانێت هەمومان تەنیا هەڵەبجە نەبوو کە کەوت بێتە ناو بەرداشی ئەو شەڕەوە، بەڵکو بە درێژایی سنووری عێراق و ئێران چەندین شار خاپوور کرا، چەندین شار وێران کرا، لەگەڵ خاک یەکسان کرا، چ لە ئێران چ لە عێراق. بەڵام یەکێک لەوانەیە کە کارەساتی هەڵەبجەی قوڵخانەوەیە کە ئێستا ئێمە باسێکین، یانی بەڕاستیەوەی کە ئەگەر مەسەلەن ئەو تاوانەی کە خۆ محەممەرە و عەبادان دوو شاری زۆر گەورە بوون لە خەگەڵ خاک یەکسان کران، بەڵام کەس ڕێگری لە هاوڵاتەکانی نەکردبوو ئەوی دەرچن. دیارە خەڵک لە هەموو قەسبووینەکە تیاچە برینارە بێت، بەس بەو ڕادەیە کە دوو سێ هێز بە ناوی ڕزگارکردنەوە بێن بەر بە خەڵکەکەی بگرن کە فرسەتی دەربازبوونیان هەبێت و ڕێگریان لێ بکانەیە ئەوم دەرچوون، ئەوە کارەسات و تراژیدیاکەی گەورە کرد بەڕای من. یعنی ئەوەی کە دیارە حەزی باز کیمیاویەوەشان ئەوەی کە قەسفیە کردەوەی کەینە هیچی لەوە کەم ناکاتەوە کە ئەو شاری وێرانەکە، بەڵام ئەوەی کە بەم تراژیدیای بگەڕێتەوە، ئەوەی کە ئەو تراژیدیایی گەورەتر کرد، ڕێگری سوپای پاسداران و ئێران و هێزی پێشمەرگە بوو لە خەڵک کە دەرنەچن. یعنی ژنا ڕەنگە ئێستا باسی چەند سەد برینارێکمان بکردە یا چەند سەد کوژراوێکمان بکردە، من گەرەنتیم چکە یەک ڕۆژ تقریبا شەو ڕۆژێک زیاتر لە بەردەم خەڵکا فرسەتە بوو کە ڕابکە. ئەگەر تۆ بێنە بەرچای خۆت، ئەگەر دەوڵەتێک یارمەتی خەڵک بیا بۆی لەو شارە دەرچێکە هەمووی 2 سەعات نابێت ڕێگەی سنووری بینێران سەعات 45 دقیقە پێم وایە لە زۆر شوێنە نزیکتریشە. ئەگەر دەرچێت جادەی بۆ کراوە ڕێگەی یان ئەسکەریان لیاوە لە چەندی ڕێگەوە، ئەو خەڵکە گەر ڕاشینەکردایە لانیکە مەگەر هەمووشی نەچواتەوەدی و تراژیدەکە زۆر بە کەمتر ئەشکایە، خۆ هەر لەوە کەم ناکاتەوە تراژیدیایە و ئەوە کارەساتێکی گەورەیە، بەڵام بە عەقڵیەتێکی کەوان بەکارهێنان ڕاستیەکەی مەساتەکەی گەورەتر کرد، تراژیدیای قورستر کرد. ئەوەی کە عەلاقەی بە خەڵکەوە هەیە بڵێم تا جێگەی عەلاقەی بە هەڵەبجەوە بێ، با من یەکشت بڵێم مەسەلەن هەڵەبجە هەبوو لانی کەمی بەلای کەمەوە یەکەمین جاریان هێشتا ئەوەدان بکرێت، یعنی خەڵک بەو شێوە عشوایە بچێتەوە ناو هەڵەبجەیە کە هێشتا بۆنی کیمیایی بێت، کە هێشتا ساروخەکان لە کۆمەڵە کۆڵان و گەڕەک و ژێرزەمین ناماوە، کە خەڵکانێک تەواوی خێزانەکان لەدەستداوە ڕێگەیان بێ جارێکی کە بێ بڕاتەوە لە هەمان ئەو ماڵە بخەوێت کە بەیانی هەڵەسێ ئێوارە لەگەڵ براکەی شەڕیە بوو یاریە کرد دەمەقاڵیانە بوو لەگەڵ دراوسێکانە، شەوە خەوێ بەیانی هەڵەسێ کەسی لەگەڵ نەماوە، بەیانی هەڵەسێنا تۆ سەیری ڕۆحەی ئەم کەسانە بکە، سەیری ژیانی ئەو کەسە بکە و بەیانی لە کۆڵانێکە هەڵەسێ ئەڕوات ئەوانەی کە یاری لەگەڵ ئەوانەی شەڕیانە بوو بەیەکەوە عاجز بوو دوێنە لەگەڵی فریاوە ناکرێت داوای لێبوردنی لێ بکاتون جارێکی کە نایبینێتەوە. یعنی کارەساتەکە ئەمەندە قوڵە نازانی چۆنی، ئەمانە ئەویان نەکرد، هەر ئەوە دیار بوو کە ئەمانە هیچ شتێکیان بۆ گرنگ نییە بۆ مویلەکە. دوای ئەوەی کە کرا لە دوایەوەش منەظەمات و ڕێکخراوی ئینسان دۆز بوون ئەڵمانی و ئەمانە بیدایەت هاتن خەریکیەوە بوون کۆمەڵێ ماڵیان ئاوادان کرد و کۆمەڵە گەڕەکیان خۆمان لەبەر ئەوەی هەتا 2023 کە حیزبی بەعز و خار خۆیان بە موقەت ئەزانی لە عێراقات بیان وا بۆ حیزبی بەعز دێتەوەمان ڕاکەن و نابێت لەبەرەوە ئەسڵەن ئەوەی بەرپرسیارەتی نەبێ بەرامبەر بە هەڵەبجە بە خەڵکی هەڵەبجە کرا. ڕاستە پێش کیمیابارانەمان چیانە کرد، پێش کیمیاباران خۆیان کردبوو بە سەحەری قەزەکە لە ئەوروپا و غەرب لە زۆر شوێن بۆی کۆمەکی مالی پێکۆکەنەوە، بۆی دامی پێکۆکەنەوە بە ناوی ئاوارەکانی هەڵەبجەکە لە ئێران بوون کە دڵنیام ێسەش ڕۆیەک بەیەکیان بگرێ یەک پرسیان بەرنەکەوتەوە بە ملیۆنان دینار و دۆلاریان لە پاش تاوانی کیمیابارانەکە لە پاش کیمیابارانەکەمان لە ئەوروپا و غەرب بۆی ئیحساسی ڕسمی هەڵەبجە و کیمیابارانە و ڤیدیۆکانە لە بازاڕ و بە شوێن و ناو مەنەزەمات و دەوڵەتەکان جێرا نەبووی قەزیەی کورد بە جینۆساید بناسێنن، بۆی خێریان پێ بکەن و پاریان بێنێ و ئەمان بۆ خۆیان و حیزبەکانیان بەکاری بێنن. لە ڕاستیە هاوڕێکاوە جگەلەوەی کە ئەوان وایان کرد سەرانی با بڵێن دەسەڵاتی کوردایەتی و ئەوانە بەشێکی زۆر لەو کۆمەک و پارە و پولانیان خستە گیرفانی خۆیانەوە، ئەو جۆرە لە گەندەڵی و سکانداڵ لەلایەن هاوکارەکانیان لە ئەوروپا و غەربیشەوە دەرکەوت. مەسە من هەر لە بیرمەکە لە وڵاتی بەریتانیا
کەسی لێ بوو پێم وابێ ئەندام پەرلەمان بوو یاخود لە ناو مەجلیسی لۆردەکانە بوو کە گەندەڵیەکەی دەرکەوت کە ئەو چەندین ملیۆنی خواردبوو بە ناوی کۆکردنەوەی کۆمەک بۆ خەڵکی هەڵەبجە و ئەمانە پێم وابێ ئەمە چەندین جار ڕوویایەوانێ و تا ئێستش تا ئەمڕۆ دەسەڵات لە هەرێمی کوردستان لەسەر حسابی ئەم مەسەلەیە سەروەت و سامان کۆکاتەوە بەبێ ئەوەی بیخاتەوە خزمەتی ئەو خەڵکەکە گومرگونەوتیان نەبوو هەڵەبجە بۆ گومرگونەوت بوو یانە تا دەستیان نەگەیشتە بۆ هەڵەبجە ئەمفال سەرچاوەیەکی داهاتی باش بووان بەڵام ئەوەی کە دواتریش سەربارەوەی خەڵکی کوردستان هەمووی لە ژێرگەماڕووی ئابووریا وەزێکی زۆر خراپیانە بوو بەڵام وەزی هەڵەبجەکە لە ناو تراژیدیایەکەوە هاتوۆتە دەرەوە لە ناو کارەساتی گەورەهاتەوە ئێمە خۆمان ماڵی خۆمان چەند ساڵ لە ناو چینکۆژیان یانی جەماڵۆن و چینکۆیەکماندانا بوو بۆی هیچ ژینێکمان نەبوو شوێنێکەوە بڕۆی کرێخانوو بیت و تەختەودارمانە بوو هەمووی سوتا بوو تەختەودارەکەمان ناوچوو بوو خانۆگەمان ڕۆخا بوو یانی هیچ سەرچاوەیەکی داهاتمان بەدەستەوە هەڵەبجەش خۆی هیچ هینەکیتیان نەما بوو کە بۆی کارێ بکەیت بەشە خەڵک لە قاچاقی چەک و ئەمانەیانە کردیان لە چونە سنوورەکان و شانە ڕاستیەکەی دوای 2023 کە حکومەت ڕووخاوە ئەمان دیسان هەر لایەن لە خەڵکی هەڵەبجە نەکردووەکو مساعدات بەکاریان هێنا و خەڵکی هەڵەبجەش تێکەڵ بە خەڵکی کوردستان کردەوە و لە هەموو بێماڵەکانە کردنیان بێ بۆیە من بەکردەوە ینی ئەو دەسەڵاتە خۆی بەکردەوە نابەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە یانی بڵێم ئەڵێن دەسەڵات خۆی چەکی لە ناوبردننی خۆی یاوەتە دەست خەڵکی کوردستان بە تایبەتیش خەڵکی هەڵەبجە ینی خۆی کە تۆ موچە نای بە خەڵک ژیانی دابین ناکەی لەبار لە ڕووی ڕۆحیەوە خەڵکانی وەکو باسمان کرد لە کارەساتێک هاتوۆتە دەرەوە فرسەتێک و فەزایەکی هێمن و ئارام و ژیانێکی ئەوێکە لە بیری بچێتەوە تراژیدیای بەسەراتۆ تۆ بەعکسە و تراژیدیاکە چەند بەرامبەر کردووە هەم کەسەکەی لە دەستەوە هەم بێدەرامەت بووە هەم بریناری چەکی کیمیاویە ڕێگا و دەواازەیە 33 ساڵە ئێستش هەر گوێت لە هاواری ئەوانەیە کە بە بریچەکی کیمیایی برینار 33 ساڵە ئێستش تۆ هەر بە دوای خەڵکی مناڵی بوون بۆ ئاگەڕن ینی ئێران خۆی نازانێ مناڵەکانی هەڵەبجەکاتی خۆی خۆ بەڕەسمی دراون خۆ خەڵکی ئێران ناتون مناڵ لەسەر جادە بەرنەوە بۆ مامەوە بێ بە دیکۆمنت و بەڕەسمی درابێ بە خەڵک هەتا ئێستش خەڵکی هێنن 4 ساڵ فەحسیەکەن و ئەیکەن بە سیناریۆک و پیشانی خەڵکیان لە 16 و دوای دەرەچێ وەڵاو کوڕی ئەو نەبوو مناڵی ئەو نییە هەم زەلامەکە تووشی ڕۆحێکی ناخۆشەکان هەم ئەو ئایلانش جارێکی کە برینارەکەنەوە و نەوە ناو ئەو تراژیدیایە لەبەرەوە ڕاستیەکەی ئەو دەسەڵاتە هەم من چگەلەوەی هەر لە دەمێکە لەگەڵی بڕاومەتەوە لە شاخ بوون لەگەڵیان بڕابوومەوە کامانە هیچ علاقەیەکیان بە مافی خەڵکی کوردستانەوە نییە بە ئازادی خەڵکی کوردستان بەڵام ئێستا بڵێن دڵخۆشکرد نیم خۆزگەوە ئێمە ڕاستمان نەکردایە و ئەمان بیانتوانێت بە دەسەڵاتەکان خۆشگوزەرانی ئاسوودەیی ئازادی مافی ئینسانیان بۆ خەڵک دروست کردا ئەمەشمان تەواڵات داوای لێ بکەم ئێوە ڕاست دەرچوون ئێمە غەڵەت بووین بەداخەوە کە ڕاست تراژیدیاکی گەوریان هێناوە کە ڕۆژ بە ڕۆژ ئەو کارەساتە وای لێدەوانەی دوێنێ کە سوکارەکەشیان لە پێشمەرگایەتیان نەک لە تراژیدیا هەڵەبجە کە بەشێک بوو لە هێزەکانی خۆ ئێستا پەلاماری مخەڕەکانیان دەبن ئێستا پەلاماری بنکەیان ئێستا حەز ناکەن بیان بینن من لە کیمیابارانەکە یەک شتە بۆ بگێڕمەوە باوەڕکە لە کیمیاباران یەک مەسوول نەیەوێرا بێت بە ناو ئۆردوگاکانە سەرەتا ینی هەموو باس و بەسەراتی دزی و تاڵانەکان بە شێوەیەک وڵاو بوویەوە یەک شت بۆ گێڕمەمە لە نوکتە چێ بەس نوکتە نی ینی کارەساتێکە برادێکمانە بوو برایەکی جاش بوو لە کوردستان خۆی لە دەرەوە بووتی ئەمەندە دزی و بەسەرهاتەکان بوو بە وێردی سەرزمانی خەڵک گوتی ئەو فڵانە کەسەی برام کە لە کوردستانە دزەوتی جاشەوتی دزی شەکات وتی شەوێکیان لە دزیە ئەتۆتەوە لە ڕێگەی دزیەکانی لە خۆی لایەوەتە ماڵێکی کەش دزی بکە کە چۆتە ماڵەکە سەیرەکە هیچیان نییە ئەم لا ئەو لە ئارچی گەڕاوێکیان نەبووە ئیتر بەشێک لەوەی کە دزیوێتی یاوێتی بە ماڵەکە و توێتی ئەوە بۆ ئێوە مردوتان لێشتان نییە من شتێکی کە بۆ خۆم پێیاکەم لە شوێنێکیکە وتی ئەم پێشمەرگانە ئەوەندە بێویژدانن ئەمەندە بێنظام و تێشتەوە برای من کە دزە و جاشیشە لەمان بەویژدانتر بووە هیچ چۆ دزی بکە لە ماڵەکە چی بەشی یاون دەباتەوەی تاڵامکەمان دەستیان بڕیوە پەنجەیان بڕیوە مەسەڵەن ئەوانەی KBC خۆ لە خۆ ڕاستە بەشێکی زۆر لەو ڕاستیانە ئەوەی کە
چیان کردووە بە دوای ئەوەیە دەرکەوتووە و ئەو لە بەرنامەی پێشووی کەناڵی هیوایە نەسرین خان کە خۆی یەکێ بوو لەو ڕزگار بووانە دواتر گوێبیستی بووە لەلایەن سەرانی نێو یەکێتی نیشتیمانی ئەو کاتەوە کە خەریکی کۆکردنەوەی ماڵیات و سەرۆت و سامانی خەڵک بوون. جگە لەوەش باز لەوەکەن بۆ نمونە بەشێک لە من گوێم لە چەند بەرنامەیە گرت لەسەر جینۆسایدی هەڵەبجە هاوڕێکاوە کە بەشێ لە سەرکردەکانی بزوتنەوەی کوردایەتی یانێ وا باسیکەن کە ئەوە خەڵک خۆی بووە چۆن ئەڵێ ئەوانەی کەماون لە ژیان ناماون بۆ نمونە کەسێک دراوسێکەی یا کەسێ ماڵی براکەی خەریکن باز لەوەکەنەوە خەڵک خۆی بۆ وردە ماڵیات و شتی خەڵکی تری دزیوە لە کاتێکە ئەو مێژووە تازە لەسەر ئەوان سابت بووە کە ئەوان بە لۆری نەکرد ئەوان بەڵکو جێشی پاسداران ئەم هێزە چەکدارانە هەمویان بە شێوەی جۆرا و جۆر تاڵانی سەرۆت و سامانی خەڵکیان کردووە و تەنانەت ئاڵتون و چوزام هینیان لە دەست و پەنجەی مردووەکان هێناوەتە دەرەوە. بەڵێ وەڵحاصل تۆ لە ئاستێکی زیاترە ئێمە ئەم مەسەلانە معلومە لەوانەیە دوو کەسیشتیشە بوو بێت بەس خۆی بەگشتی خەڵک لە هەڵەبجە نەمابوو گە تاک و تەلایەک خەڵک لە هەڵەبجە مابووی کردبێ تۆ هێزێکی سیاسی قەرارە بەرپرسی سەر و ماڵ و ژیانی پارێزگاری لە ژیان و سەلامەتی یانی ئەگەر هەر لێرەشەوە تەماشای بکەی ئەگەر خەڵکێکی کەش دەزیبێتی هەر تۆ بەرپرسی من لە ئێران پێم وتن یان هەر لە ئێرانە لە مەجلیسەوە کە ئێستا دانیشین زۆرێک ئەو کاتێمە گەنج و سەرڕوود بووین کە دانیشی هەروە بە یەک دوویەک لەو بەرپرسانە مدوتم ئێوە ئەگەر خۆشتان بە شەخصی لە ناوی نەبوو بن بە لە ئاستی بەرپرسیارەتەوە بەرپرس بوون لە ژیانی خەڵکەتان توانی و کەسانەی کەما بوونەوە لە هەڵەبجە لەگەڵ هێزەکانی خۆتانە بیان کەن بە حرس و شەوانە پارێزگاری لە سەلامەتی ئەو ماڵانە بکەن کە لە کۆڵانەکانە ماون لیجان دروستکەن کۆمیتا دروستکەن بۆ پارێزگاری ژیانی خەڵک بەس ئەمان وەک تۆڵی ئێستا بە ئامار لیستێت چەند لۆریان بردوۆتە پاوە ینی سوپای پازاران بردوێتی خۆیان بردویانە هەموو ئەوشتانە خۆ ئێستا ئەگەر وەک تۆڵی ئەگەر ئەو کاتانە دیار نەبوو بێستا خۆیان باسیەکەن لەسەر یەکتری باسەکان سامانی گشتی ئەو شاریان هەمووی بەتاڵان بن. ڕاستە هاوڕێکەوە بەداخەوە ئێمە وردە وردە کاتی بەرنامەکەمان تەواوە بێ پێم خۆش بوو ئەگەر دوا قسەت هەیە خۆت بیکەی و ئیتر بۆ هەتا کاتێکی تر هیوادارم لە داهاتووە گفتوگۆی زیاترمان هەبێ تۆکەم بۆ ئەو فرسەتەی بۆت ڕەخسانم ڕاستەکەی قسەی ئەوەڵ و ئەخیری ئێمە ئەوەیە کە بەسەر یادی ئەم کیمیابارانە ئەبێ یادی ناڕەزایەتی بێ بەرامبەر بە دەسەڵاتی هەرێمی کوردستانە بێ یادی ناڕەزایەتی بێ نەک یادی گوڵدانان و چەپکە گوڵ لەسەر مەزارەکە دیارە شوێنی خۆی هەیە بەڵام لە هاوکات کە ئەمە یادێک و ڕێزدانێکە لە تەنیا یاد و ڕێزدان لە قوربانیەکان نییە بەڵکو ئەبێ ڕۆژی ناڕەزایەتی دەربڕین بێ هەم بۆ بە جینۆساید ناسینی ئەو تاوانە هەم بۆ ئەوەی کە ئەوانەی کە دەستیان لەو تاوانە بووە بە دەستیان لەسەر ژیانی خەڵکی کوردستانیش کۆتا بکرێ و خەڵکی کوردستان شایستەی نەک خەڵکی هەڵەبجە بەڕاستی خەڵکی کوردستان شایستەیە کە ژیانێکی ئارام ئاسوودە و زیاتر لە نیو سەدەیە ژیانیان لە شەڕ و کاولکاری و ماڵوێرانی و ئەوانەیە و بە دیاریکراویش خەڵکی هەڵەبجە لە 74 و لە 87 و لە 88 و چەندی هەتا ئێستش کە خۆشیان دوای شەڕی کیمیاباران چەندین شەڕی ناوخۆی تریشیان تا کردەوە بە هیوام خەڵک ئەوریایە پیا بکەین و بە هەمومانەوە بتوانین کۆتایی بەم دەسەڵاتە بێن و دووبارە دەستیەوەش خۆش دەستی تۆش خۆش بێ بەڕێزان بۆ ئەو بینەرانەی بەرنامەکەمان کە کۆمنتیان نووسیوە زیاتر سڵاو و دەستخۆشیان هەیە بۆ هەردوو میوانی بەرنامە لێرەوە من دووبارە سوپاسیانەکەمەوە سوپاسی ئێوە ئەەکەم کە لەگەڵمان بوون هیوادارم کە دووبارە وەکو باسم کرد بیرتان نەچێکە سەبسکرایب بکەن بۆ کەناڵی یوتیوبی کەناڵی هیوا پلاتفۆرمی یوتیوبمان و هەروەها هەوڵ بن لێەوە بینەرمان بن و شێری بکەن بۆ کۆنتاکت و با بڵین برادەر و هاوڕێکانتان لە سۆشیال میدیا ئێوارەیەکی خۆش بۆ هەموو لایەک هیوادارم کاتێکی شاد بەسەر بەرن هەر بژین.
بێ.